وڵاتی فینلەندا نزیکەی سەدەیەکە خاوەنی پەرلەمانی خۆیەتی و ماوەی 98 ساڵە سربەخۆیی وەرگرتووە. هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردننی پەرلەمانی لەم وڵاتە ئەنجام دەدرێت. بەڵام بە درێژایی ئەم سەدەیە تەنها ئەوانەی بەڕەگەز فینلەندین بوونەتە ئەندامی پەرلەمان لە پەرلەمانی فینلەندایە کە لە 200 کورسی پێک هاتووە. لە ئێستادا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی ئەمساڵ 4 هاوڵاتی بەڕەچەڵک کورد لەسەر چەند پارتێکی جیاوازی ئەم وڵاتە کاندید کراون بۆ بوون بە ئەندام پەرلەمان. لە کۆی 15 پارتی سیاسی فینلەندا ژمارەیەکیان هەوڵ دەدەن ئەو کۆچبەرە بیانیانی کە چالاکن لە بواری سیاسەتدا بیانکەنە کاندیدی پارتەکانیان بۆ ئەوەی دەنگی ڕەوەندە جیاوازەکانی ئەو وڵاتە بەدەست بهێنن. یەکێک لەو پارتانە پارتی سۆسیالیستی فینلەندایە کە وڵات نەهری یەکێکە لە کاندیدە کوردەکانی لەسەر لیستی پارتی سۆسیالیستی فینلەندا کاندید کراوە. وڵات نەهریمە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان 23 ساڵ لە وڵاتی فینلاند دەژیم. ئێستا وەک کاندید لەسەر لیستی سوسیال دموکراتی فینلاند کاندیدم بۆ هەڵبژاردننی پارلەمان ساڵی 2015. وەک خوێندن بڕوانامەی ماسترم هەیە لە زانکۆی تەکنۆلۆژی هەلسینکی وەک لە بەشی کامپیوتەر و تەکنۆلۆژیدا و 10 ساڵە لە ڕێکخراوی یەکەتی شارەوانەکان وەک بەرپرسی پلاندانان کارەکەم. بنار مستەفا باهر یەکێکی ترە لەو هاوڵاتیە کوردانەی کە لەسەر لیستی پارتی چەپی فینلاند خۆی کاندید کردووە. ناوم بنار مستەفایە، کارمەندم لە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و دەبنم 31 ساڵە و 19 ساڵە لە فینلەندا دەژیم. ئێستاش لە شاری هەلسینکی لەسەر لیستی یەکێتی چەپ کاندیدم بۆ پەرلەمانی فینلەند. محەممەد ئەمین ئەڵڵا مورادی کە پیشەی مامۆستایە و یەکێکی ترە لە کاندیدە کوردەکانی بۆ ئەندامێتی پەرلەمانی فینلەندا لەسەر لیستی پارتی چەپی فینلەند. دیدی پەرلەمانی فینلەندام و هیوادارم ئەو ئامانجەی کە ساڵەهایە بە ئاواتم بەجۆی پەرلەمانتارانی فینلاندی بگێنم ئەویش بە ڕسمی ناساندنی کەیسی ژنۆسایدی کوردانە تا بیکەینە بەڵگەیەک بۆ ئیستراتیژی دواڕۆژمان ئەویش سربەخۆیی کوردانە. میدیا حاتم زاهر کە پێشتر ئەندامی شارەوانی شاری تەمیساری بوو یەکێکی ترە لە کاندیدەکانی هەڵبژاردننی پەرلەمانی فینلەندا لەسەر لیستی پارتی گەلی سویدی. ژماری دانیشتوانی فینلاند 5 ملیۆن و نیو کەسە و ژمارەیەکی زۆری پەنابەر لەم وڵاتە بوونیان هەیە کە زۆربەیان خاوەنی ڕەگەزنامەی فینلەندین و مافی دەنگدانیان هەیە. 19 نیسان ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی فینلەندایە. هەڵبژاردننی ئەم جارە جیاوازترە لە هەڵبژاردننی ساڵانی پێشوو. ئەم جارە 4 کورد لەسەر لیستی 4 پارتی جیاواز خۆیان کاندید کردووە و چێبڕچەی فینلەندیەکانەکەن بۆ بەدەستهێنانی کورسیەک لەم پەرلەمانە. پرسیار ئەوەیە ئایا سایکۆلۆجێتی تاچی فینلەندی ئامادەیە بۆ ئەوەی دەنگ با بە پاڵێوراوێک کە بە ڕەگەز فینلەندی نییە بچێتە پەرلەمانی وڵاتەکەی و لەوێەوە دەنگ لەسەر بڕیارە چارەنووسازەکانی وڵاتەکەی ئەو بات؟ بەرهەم شازەمان NRT هێلسینکی فینلاند.